ژمارەی دانیشتوان لە سەراستی جیهان تا دەزیاکە وەکو دەزانین لە مانگی ڕابردووە ژمارەی دانیشتوانی جیهان بوو بە 8 ملیار کەس. عێراقیش لەم دوسێ ڕۆژەی ڕابردووە ژمارەی دانیشتوانی بوو بە 42 ملیۆن کەس. زیابوونی ژمارەی دانیشتوان چ کاریگەری یەک دروستەکە بە شێوەیەکی گشتی؟ ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فامی عەلی عەزیز کە بەڕێزیان سپۆڕی دەرونین. دکتۆر سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. سڵاو لێوە کارانکە و بەیانیتان باش. دکتۆر، زۆربوونی ژمارەی دانیشتوان چ کاریگەریەکی هەیە؟ مەڵێ بەیانی هەموو لایەک باش، سپاس بۆ میوانداریتان. مرۆڤ بە تەبیعەتی پێکهاتەی سروشتی خۆی لە دێر زەمانەوە هەر لە پرۆسەی زیابوونا بوو. یعنی هەر سروشتی کۆمەڵایەتی و کەینونەی کۆمەڵایەتی ئینسان وایە کە هەر ئەبێ زیاد بکە. ینی هەر ئینسان بۆ ئەوە دروست نەبوو کەم کا بۆ دروست بۆ زیاد بکە. لەبەرەوە بابەتی زیاد بوون ئەمە شتێکە هەر هەبووە و حتا هەنێ سەرچاوی مێژووی و توێژینەوەی لابەلا و تا ڕادێک ئەم لاولا باسی ئەوەکەن کە ژمارە دانیشتوان لە هەنێ حوقبەی زەمەنیە هەبووە لە ئێستا زۆر زیاتر بووە، بەڵام ئیتر بە هەر هۆکارێک بێ دیارە ئەو ژمارەیەکەم بۆتەوە بۆ نیوە بۆ کەمتر و بۆ یەک لەسەر سەتیش نەگەر بۆ نیوە و نەکەمی کردەوە کە هەنە سەرچاوەکان باز لە سەدەی نۆ و ئەوان ئەکەن کە ژمارە دانیشتوان زۆر زۆر کەم بوو. بەهەرحاڵ مرۆڤ هەر لە زیابوونایە، بەڵام ئایا کاریگەری ئەم زیابوونە چییە؟ بەڕاستی ئەمە قسەیەکی زۆر هەڵەگرێت، بابەتێکی زۆر تەڕ و ئاوکێشە. کاریگەریەکان زۆرن، هەر بە تەبیعەتی حاڵی ئینسان خۆی لەگەڵ ژمارەیە تۆزێ ترس و غموز و شتی نادیار باسەکە، هەر لە خۆی ئینسان کاڵێ 8 ملیاری تر معنی بە کوردەکەی ژمارە ئینسانی سەردەمی داگیر کردووە. ژمارە بۆ بە هەموو شتێک، ئەو بوو بە 8 ملیار، ئەم بوو بە 42 ملیۆن، ئەوە ڕێژەی پیا و خەریکە لە ئەڵمانیا نامێنێ، نازانم داوای پیاوەکەن لە وڵاتانی قەوقاز و چی ئەوانە و ئینسان هەر لە خۆی حەزی لەم شتەکە مزانێ. جا ئەوە باسی و بابەتە کرد بە پێو ئامارە عێراق ژمارەی پیا و هێشتا زۆرترە لە ژمارەی ژنان، ینی ڕەگەزی نێرینە زۆرترە لە مینە لە عێراقا. عێراق شاو دەنگۆی هەبوویان و پیا و کەم بۆتەوە و ئینخرازی کردووە، بەڵام بە پێی ئامارەکان هەر پیا و زۆرترە لە ژمارەی ژنان. دروستە، خۆی لە ڕووی زانستی کۆمەڵناسی و سوکانیەوە زیاتر عادەتەن هەر ژماری پیا و زیاتر بوو بە حکمی جیاوازی بایۆلۆجیەکە، توانای وەچەخستنەوەی پیا و تقریبان تا ڕادەیە زیاتر بوو وەک لە ژن، ئەمە لە ڕۆ بایۆلۆجیەکەوە تا ڕادەیە زۆرتر بووە، بۆیە زۆر جار ژمارەی پیا و زیاتر بوو، بەڵام لە واقع ژمارەی ماوە ئەوەی کە ئەمێنێتەوە لەسەر شانۆی ژیانە زۆر جار ژن زیاتر بۆ لە جیانە بە حکمی ئەوەی زۆربەی زۆری کارەسات و شەڕ و بەزم و ڕزمەکانی ئینسان کە پەنی ناوەتەوە و ئیشی تیا کردووە و وێرانەی کردووە زیاتر پیا و قوربانیەکان بن، بۆیە ئەوەی کە ماوەتەوە زیاتر ژن بۆ وەگلەوەی کە پیاوە بێ. حتا مامناوەندی تەمەنیش بە کۆی حوقبە زەمەنیەکان باسی ئێستا ناکەین، باسی ئەم سەردەمە ناکەین، چونکە ئێستا هەنێ پێوەرگۆڕاوە هەر پیاو زیاتر بۆ لە هەر ژن زیاتر بۆ لە پیاوە، بەڵام مامناوەندی تەمەنی ژن زیاتر و بە تایبەتی ئێستا، بەڵام ئێستا تقریبان شتەکان خەریکە پێچەوانە ئەبنەوە، نەک پێچەوانە نابنەوە، بەڵام خەریکە نزیکە بنەوە لێگە ڕێژەکە بە حکمی دەستکاری زانستی پزیشکی و جێنەتیک و زاڵبوونی ویستی ئینسان بەسەر واقعی لۆزیشیە ئەوەی کە لە ژیانە ڕۆداێتە ئینسان خۆ ناشکوری نەبێوای لاتۆ خەریکە زانستی پزیشکی وای استیغلالەکرێ ڕەنگە دوای بەم شێوەیە بڕۆین ناڵێ من ئەڵێم ڕەنگە لەوە لە 100 ساڵی ترە پیاوێک نەبێنەوە یا ژنێک نەمێنیان بەداخەوە یانی ئێمە دەستکاریکردنەکانمان تۆزێ دەستکاریکردنی سروشتی ناخۆشن. باشە دکتۆر، بە پرسیاریۆ بکەم، ینی مرۆڤ لەگەڵ لە قەرەباڵغی ئەتوانێت چی بکە؟ ڕاستەکەی قەرباڵغی زۆر جار کێشەی بۆ مرۆڤ ناوەتەوە، ئەڵبەتە ئەم قسانەی من زیاتر لە ڕوویەکی معریفی عیرفانی معنەویەوەیە با باسی و دەرونیش بیرمان نەچێت، بەڵام زۆر جار واقع شتێکی ترەڵێ ئینسان لە قەرباڵغیە هەر بە پێی داتاکانەوەی کە ئینسان هی سەردەم زۆر پشتی پێبەسێ، ئینسان لە قەرباڵغیە زیاتر مەشغوڵ و پەژمردە و
ئاڵۆز و ماندوو بێبەرهەمە بەراورد بە ئینسان لە ناقەرەباڵخیە. بیرمان نەچێت قەرەباڵخی خۆشەر نیە هەر بڵێ شاری سلێمانی 1 ملیۆن نەسەمەی تایتر ئەمە قەرەباڵخە ناجاری وایە ئینسان لە دۆخێکی دەرونی وایە لەگەڵ دوو نەفەر شادانی شێوازانە قەرەباڵخە ئێمە باسی ژمارەکەین. لە قەرەباڵخیا کێشەکان زۆر زیاکەن، کێشە کۆمەڵایەتیەکان زیاکەن، کێشە مرۆییەکان زیاکەن، کێشەی ئابووری زیاکە، کێشەی دەرونی زیاکە. بیر نەچێ حتا سەرچاوە دەروون پزیشکەکان ئەڵێن نەخۆشی دەرونی لە شارە قەرەباڵخەکانە زیاترە وەک لە ئەتراف و گوند و شوێنەکانی چواردەورە. ئەڵبەتە ئەمەش ڕەنگە هۆکاری هەبێ، بەڵام هۆکارێکی دیار و ئاشکراوەیە کە ژمارەی شاری گەورە ئەوانەی لەسەر 1 ملیۆن نەسەمەوەن ئەی تەڵان ئەگەر بۆ نمونە لە شارۆچکێکی بچکۆلەیە بۆ 900 نەخۆش هەبێت لە نەخۆشی شەکرە نەخۆشی شیزۆفرینیا تەمان ئەگەر شارێک 1 ملیۆن بێ ژمارەکە زیاتر بەڵام کۆی سترێس و کێشە ئابووری و کۆمەڵایەتی و خێزانی و ژیانیەکان بەعام لە قەرەباڵخیا زیاترە وەک لە چۆڵەوانیە. بۆیە ئینسانی نوێ ئینسانی سەردەم ئینسانێکە هەم بەسەر کێشەیە هاتووە هەم کێشەشی ناوەتە بۆ دوای خۆی. بەڕاستی تقریبان ئینسانی سەردەم تۆزی ئاڵۆز بووە قەرەباڵخی هەر لەوان نەماوە ژمارە بێ بەداخەوە بەرهەمە تەکنەلۆژی و زانستیەکان ئینسان وا چۆتە ناو ژیانەوە تەنانەت لە تەنیایی خۆشتان نایە لە تەنیابی مەجالێ نایە تۆ هەر قەرەباڵخی تۆ هەر چواردەوری گیراوە بە تەکنۆلۆژیا و بە عەولەمە و بە سۆشیال میدیا وان لەژێر بەتانەکەتە هەر مەشغوڵی ئەوە نەماوە ینی ئێستا کابرا مەحوی وتەنی ڕووکەیتە ساراژ هەر ئادابی مەزنونی هەر بەجێ نایانی لەبەرەوەی لە سارایشە ئەمڕۆ لە سەحرایشە هەر ئەنتەرنێت هەیە هەر سۆشیال میدیا هەیە ینی قەرەباڵخی تقریبان لێکەوتەی زۆری هەبوو. لەسەر قسەی تۆ لەم ڕۆژانە هاوڕەیەک باسی قسێکی دایکی کرد ینی دایکی بەتەمەنە ینی وەکو ئەزمونێکی بەتەمەنەکان وتی پێوتم کوڕم جاران کە مناڵمانە توێ ژوورەکەی پشتەوە ئیتر خەممانە بووەمانە لە ژوورەکەی پشتەوەیە ئایتە سەلامەتە ئەی ئێستا ئەبێ خەمی ژوورەکەی پشتەوەمان بێ کە مناڵە چێتە ژووری پشتەوە چونکە موبایلێکی پێیە ئەی بەستێتەوە بە هەموو جیهانەوە. دروستە ئیتر ئینسانیش خۆی تۆزی حەزی لە غموز و لە ئازاردانی خۆی و لەم شێوازە ژیانە هەیە ئەگەرنا ئەیتوانی ژیان بەم شێوەیە نەبێ ئەیتوانی قەرەباڵخیش بێ بە ژمارە و بەڵام ئەو هەموو لێکەوتە خراپەی نەبێ ئیتر کەواتە ئێماتوانین لە قەرەباڵغیە بەڵام ئارامی خۆمان لە دەستنین بەدڵنیاییەوە هیچ چۆن ناکرێت بەڵام ئیتر ئەوەش تۆزێ مانوبوونی زیاترێوێ ئەوە لە حاڵەتە دەرونی و لە تێرمە عیرفانی و فەلسەفەکانە کاتێک ئینسان لە قەرەباڵغیا بێ و هەست بە تەنیایی بکەمە پێڵێن دۆخی نامۆبوون اختیرابیان ئەیلێنیشن دۆخێکی جوانەوە سۆفیەکان زیاتر هەستی پێەکەن کەسە عارف و بیرمەندەکانوانەی کە هەستەکەن لە قەرەباڵغیا هێنە دەرەوە و ئیتر وەختی ئەوەی هەیە کە تۆزێ بە تەنیا بنەوە و بە خۆدا چوونەوە بکەن بەس بیرمان نەچێ ئەمانەوەی خاڵی سلبی نین زیادبوونی ژمارەی مرۆڤ با ئێمە هەر لایەنە ڕەشەکەی نەبینین ئەلبەتە لێکەوتی خراپی زۆرە بەڵام بەو شێوەیەش نییە ئەمەش خۆی نیشانەی باشی ئینسان لە زۆر ڕۆ ئینسان زیایی کردووە ژمارەی دانیشتوان زیان کردو کەواتە زۆر شت باش بووە یەکێک لەوانە خزمەتی تەندروستی پێشکەوتنی زانستی پزیشکی چونکە ئەمە یەکەم سەبەب و ئاخر سەبەبی زیادبوونی ژمارە دانیشتوانە جاران کە نەخۆشیێکە هات بۆ نمونە پەتایەک تاعونێک پەتایەکی کۆندامیان ناسییان ئەیا لە ئەفریقایان لە شوێنێکی ئاسیای باشووری ڕۆژ ئاوای ئاسیان باشووری ڕۆژەڵاتی ئاسیا کە تۆزێ فەقیر حاڵ و دواکەوتوانە بوون یانەیدان نەگەر لەوە لە وڵاتێکی ئەوروپی بە قەبیلە هەیە لە ناوچووە نەتەوە هەیە لە ناوچەوە بە نەخۆشیێک بەڵام ئەمڕۆ بە فەزلی پێشکەوتنە زانستیەکان و بەتایبەتی زانستی پزیشکی بەتایبەتی چکە زانستی پزیشکی نییە ئەوە کارەکە بەڵام زیاتر ئەوە تەماشاکەی زۆربەی نەخۆشەکان بن بڕکراون قڕ کراون ئەگەر قڕش نەکرابن نەماونەتەوە هەنی تۆسێکە نەخۆشی وەکو سیلیان کولێرایان نازانم چی لەو ئەفریقادامەوە نەتەوە هێلێ لە ناوی بردووە
ئەو پەتایی کە خەریک وولایەک لە ئەوروپا هەمووی تەفروت و ناپکاکەچی ئەمڕۆ بە دەرمانێک بە دەرزیەک بینە هەڵگراوە ئەو کۆرۆنایی کە خەریک و مەترسی بێ بەسەر بۆ سەر هەموو ڕەگەزی مرۆڤایەتی لە ماوەی ساڵێکی نەبرد کۆنتترۆل کرا ئەمە یەکێک لە هۆکارەکانە کامیش فەزلی ئینسان خۆیەتی ینی باشە ئینسان خۆیەتی هەوڵیاوە پێشکەوتەوە زانستی پێشخستەوە لەگەڵەوەشە تا ڕادەیەک ناڵێن هەموو جارێ عەدالەتی ئیجتیماعی دروست بووە لەسەر زەویە ئەو فەرقە چینایەتیە زۆر زۆرە نەماوە کە جاران هەبوو ئەمانەوەمە چینی ئۆرستۆقراتی ئەمە چینی های کلاس ئەمە چینی با بڵین ئاغا و دەرەبەگ و نازانم چی هەیە ئێستش هەر هەیە چینایەتی هەر هەیە بەڵام شێوازی ژیان لایفستایل لە بینی کەسێکی زۆر زۆر دەوڵەمەند و کەسێکی زۆر هەژارە فەرقەکە ئەو شێوەیە نییە کە بڵێ ئاسمان و ڕێسمانی فەرقە ئەمڕۆ سیارە بۆ هەمووی هەیە ڕاستە من ناتوانم بۆگاتیە لێ بخڕم لامبۆرگینیە لێ بخڕم بەڵام ئەتوانم نیسان سنترایە بکڕم کە هەمان ئیشمان پێەکە ئۆتۆمبیلی شوێنە بێ دەوڵەمەندەکە بینیەوە کە ژارەکە بژی ئەوێ کەم بخوایەوێ زۆر بجوڵەیە بچێتە دەشت و دەر یانیەوەی کە تۆ بە ڕۆژانە بە ڕیتمی ئاسایی خۆت ئەیکی دروستە ئەو ئێوێ وەکو تۆ بژی دروستە جاخۆی یەکێک لە کێشەکانی زۆربوونی ژمارەی دانیشتوانەوەی کە بیرمەندان و فەیلسوفان باسیەکەن هەم دیسان خۆی هۆکارێکە بۆ دروستبوونی ناعەدالەتی ئیجتیماعی نادادپەروەری کۆمەڵایەتی چونکە دەرکەوتۆ بە گوێرەی توێژینەوەکان و تێبینیکردنی کەسانی پسپۆڕ لەو بوارانە سەرچاوەکانی ژیان لە دنیای مۆدێرنا کاڵێن سەرچاوەکانی ژیان زۆر شتە لایانی مادیە لایانی سیاسیە هێزە ئەم شتانە کەوتۆتە لای کەمینەیەکی زۆر زۆر کەم کە ئەکاتە کەمتر لە 105 هەموو ژمارەی دانیشتوان هەموو سەرچاوەکانی ژیان ئەمەش زۆرێک لە ناعەدالەتی دروست کردووە ئیتر ئەڵبەتە ئینسان ئێستا تێتوانێت تێبینی باشترە ڕەخنە زیاترە گرێ شتەکان زووتر ئەگەن هەنێ کۆڵێن ژیان بۆتە گوندێکی بچکۆ لە ڕەنگە ئەم جیاوازی و فەرقەش هەر هەبوو بێ 200 ساڵ پێش 300 ساڵ ئیبن خەلدون لە مقەدیمەی خۆیان باز لە گلەی لە ڕۆژگارەکە گلەی لە زۆربوونی مرۆڤەکە کاڵبوونەوەی لایەنی معنەویات و ڕۆحی و ئەو وەختە ئینسان هەروە دایمەن بە ئەو سەر 200 ساڵ لەموو کورە و 400 ساڵ پێش ابن سینا گلەیەکە سقرات گلەیەکە لە قەرباڵغ بوونی ئەفینا کە خەریکە ئینسانی تیاناویانی ئەم گلەیکردنی مرۆڤیش هەر هەبووە بەڵامی تر چیە ئێستا تێبینیەکان زووتر ئەگەن بەیەک دەست و دەمی ئێمە زووتر ئەگا بەیەک وەکو دواپرسیار لە عێراق و لە هەرێمی کوردستان کە کەمتر شتەکان بە پلانە ڕوا یعنی ژماری دانیشتوان کە زیاکا و پلانیشمان بۆی نییە ینی بە چۆمانەگەیڕایتەوە وڵی هۆی نوکتەیەگەی لەسەرەوە شەڵێن بە حساب کابرایەکی یابانی هاتوو بۆ ئێرە تەماشای کردووە تامان لە ئەڵێن لە یابان و لە ئەڵمانیا بە حکمی شێوازی ژیان و گەشەی مرۆیی لەدایک بوون مەترسی لە ناوچوونی ئەو دوونەتەوەی هەیە بەم هەموو پێشکەوتنەوەی نەشکە ئەمە ئەو دوو میلەتە ناسین کە چی فەزڵێکیان هەیە بەسەر هیچ نەبێ زانستا بۆ مرۆڤایەتی ئەڵێن کە هێتە عێراق و وڵاتانی خۆمان تەماشاکە ئینسان هەر لە زیابوونایە و بەردەوام قەرەباڵغە بێت و فەوزایە و یاسا نییە و هیچ سەرچاوێکی ژیانی وانییە کە ئینسان پشتی پێ بەسێ و داهات و نابینرێ و پلان نییە بۆ نازانم چی وەکوڵێ وڵی جاڵێنەوە کابراش بە حساب ملحی دەبێ باوەڕی بەخوا نابێ ئەگەڕێتەوە بۆ ئیمانەی نێتەوە ویشە ئەبێ بە کابراکی ئیماندار لێ پرسن باشم بۆچی چۆن تۆ بۆ لەوێ ئیمانە هێناڵێ وڵی ئێمە سەرباری ئەو هەموو پێشکەوتن و زانست و تەکنۆلۆژیا و بەزم و ڕزمە هێشتا خەریکە لە ناوچین بەڵام ئەو میلەتانم بینی هیچیان نەبوو دڵیشان خۆش و زیایشان نەکرد دیارە ئەمە خوایەکەی بۆیە جان نەبێ بە قسەی کابرا ئەمەی لای خۆمان تقریبا هەڕەمەکی و دامانەتە بەر ئیتر بۆ کوێ ئەگەین ئەویان جایتر خوا پشت و پەناما بێ نەگەینە شوێنێکی خراپ چونکە بەڕاستی زیادبوونی ژمارەی دانیشتوان و هەر خێزان نەک ژمارەی دانیشتوان بەبێ پلان سبەینێ بارگرانیە سبەینە بێتە کێشەیەکی گەورە بەسەردەکە نازانێت چۆن حەلی بکەی هەمومان باشۆ نمونەمان لای ئەزانین هەر لە بچووکترین خێزانمانەوە کە نەدار و هەژار و بێ پلان و نەخۆشی تایە و 6 مناڵی خستۆتە دوایی چۆن بووە
مای ناخۆشی و چەرمەسەری بۆ خۆی و ماڵ و مناڵ و حتا خزم و کەس و کاری دواتر ئەو شارە جاوەرە ئەم خێزانە بێبەرنامە گەورەکە بۆ کۆڵانێ گەورەکە بۆ گوندێ گەورەکە بۆ شارۆچکەیە بۆ شارێ بۆ وڵاتێکە بێت چی لێبێ لەبەرەوە ڕاستیەکەی من چەند دڵم خۆشە بۆی ئینسان زۆرە بێ زۆرە دڵم خۆشە بەڵام زۆربوونی بێبەرنامەش بە ڕاستیز بێنێت کێشە بۆ دروستەکە بەڵام ئەو کێشەیەش نییە کە هەر ئینسان لێ ترسا و سەرچاوی خۆراک نامێنێ و نازان بژێوی قورسە بێت و وانی ئەمە جۆرێک لە ڕەشببینیە جا ڕوتێک دروست بۆ لە جیهانە ڕوتی ڕەشببینیە پشت بە ژمارە بەسن ئینسان ئەگەر وازیا بێ بگەنم بەژناکە برێژنان وانە ئینسان زیاکە لەگەڵەوەشا ڕەنگە نسبەتی خواردنیشی کەم بێتەوە ڕەنگە شێوازی ژیانی کەم بێتەوە پێویستی بۆ خواردن نەبێت تەکنەلۆژیا و زانستی کشت و کاڵی واتە تەوری کردووە خواردنی ئەوەش دروستەکە بیست ئەوەش دروست ئیتر ئەمە ژیانیش ئیتر لە بەپی یاسا فیزیاکەش وزەنە لە ناو چێونە دروستەکرێت و ترسیەوە نیانی بە کورتەکەی بڵێ وڵا لە برسانە ئابرینەوە شتانە بەڵام ئیتر تەواو ئینسان سفرێژیان بەشی هەمومانەکە سفرێژیان بەشی نەگەرەوە کاتچکە تۆ هەر ئەوەی ئینسان ئەگەر سەرزەوی ئەگەر باڵین 100 کیلۆ بوو بێ ملیاری ساڵم پێش هەر 100 کیلۆیە با ژمارە دانیشتوانی 1 نەفەر بێ یان 100 میلیارد نەفەر بێ وەکوی کە لە فیلمی پلاتفۆرما هەیە ئەگە سفرەکە تۆزێک بە ڕێکوپێکی بتوانین بە عەدالەتدا بەشی بکەین بەشی هەمومانەکە زۆر بەخۆشی سپاس بامە دەبن و دکتۆر سپاس زۆرم کردنەوەکانن زۆر سپاس